سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ ئەوەی درێژە بدەین بە بابەتەکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لە درێژەی ڤیدۆکانمان باسی کۆلێژ و زانکۆی پۆلیتەکنیکی دۆهۆک بۆ ئێوەی خۆشەویستەکەین بۆ ئەوەی بزانین ئەم ڤیدۆ نوێیەمان باسی چ کۆلێژ و چ بەشێکەکات. بەڕێزان، لەم ڤیدۆیەدا باسی پەیمانگەی تەکنیکی ئامێدی بۆ ئێوەی خۆشەویستەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران گشتی و پارێزگای چۆن بووە، تاوەکو ئێوەش لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانن سوودی لێ ببین و بەرچاوڕوون بن لە وەرگرتنی داتا و زانیاریەکان پێش ئەوەی فۆرمەکانتان پڕ بکەنەوە بۆ ئەوەی زانیاری تەواو وەربگرن تا کۆتایی ڤیدۆ بینەرمان بن و لەگەڵمان نابن. یەکەم بەشمان لە پەیمانگەی تەکنیکی ئامێدی بریتیە لە تەکنۆلۆژیای تاقیگەی نۆژداری کە لەقی زانستی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 69.956 و بە هەمان کۆنمرە بۆ گشتەکەی، پارالێلی پارێزگا 67.8 و گشتێکی 68.966. بەشی کارگێڕی بازاڕگەری زانستی وێژەیی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 59.281 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی، پارالێلی پارێزگا 55.665 و گشتێکەی 57. بەشی کارگێڕی گەشتیاری کە لەقەی وێژەیی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 58.2 و بە هەمان شێوەش بۆ گشتەکەی، پارالێلی پارێزگا 55.6 و گشتێکەی 56.8. ئێوارانی پارێزگا 53.546 و گشتێکەی 55.132. بەشی تەکنۆلۆژیای زانیاری لە پەیمانگەی تەکنیکی ئامێدی لەقی زانستی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 58.018 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی، پارالێلی پارێزگا 56.45 و گشتێکەی 58. ئێوارانی پارێزگا 53.669 و گشتێکەی 57.191. کۆتا بەشمان لە پەیمانگەی تەکنیکی ئامێدی بریتیە لە کارگێڕی کار کە زانستی وێژەی هەردوو لە وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 57.7 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی، پارالێلی پارێزگا 57.2 و گشتێکەی 58.9. ئێوارانی پارێزگا 54.855 و گشتێکەی 56.514. قوتابیان و خوێندکارانی عەزیز، ئەوەی باسمان کرد لەم ڤیدۆ و لەم خشتەیەدا بریتی بوو لە کەمترین کۆنمرەی وەرگیراو لە پەیمانگەی تەکنیکی ئامێدی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران پارێزگا و گشتی بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. یەک خاڵی بچووک ئەمەوێ ڕوونکردنەوەی زیاتری لە وارەیە بدەم. ئەبینین لە هەندێک شوێن کەمتر لە 55 هاتۆتەوە، بە پێ ڕێنمایەکانیش ئەو 55 کەمتر نابێدا بنرێت. باشە چۆن ئەو قوتابیانەی لە 55 کەمتریان هەیە ناویان گەڕاوەتەوە یاخۆت بەشەکە کەمترین کۆنمرەی هەیە. بەڕێزان، پێش ئەوەی کردت حسابکەین پێویستە 55 هەبێ. کاتێک کە کردتت بۆ حساب کرا ئەگەر 53 یان 54 یا هەر ژمارەیەشتر لە خوار 55 دەرچوو ئێمە کێشەمان نییە بۆ ئەو کاتە. ئەگەر بەشەکە ئەو کۆنمرەی وەرگرت بێت قوتابی خوێنکار ئەتوانێت پێشکەشی بکات بە هیوای ئەوەی داتا و زانیاریەکانمان ئەو وردەکاری و ڕێنمایانەی بۆ ئێوەی خۆشەویست باسیەکەین جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. ئێوەش بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.